مەترسی سێکتەری تەندروستی و پزیشکی لە کوردستان. ئێستا دانانی دەرمانخانە کارێکە بووەتە بازرگانیەک تەنها بڕوانامەکەی 3 ملیۆن دینار دەکات. بازرگانیەک لەسەر حسابی خوێنی خەڵک. ئێستا بازرگانی دەرمان لە سلێمانی و هەولێر بەدەست چەند کوڕوکچێکی بەرپرسی ئەم وڵاتەوەیە. ئەنوەر حسێن بازگر نووسیوێتی. ڕوونە کە زۆرینەی سێکتەر و دام و دەستگاکانی هەرێمی کوردستان کێشەی زۆر و زەوەند بە تایبەتی ڕۆتین و گەندەڵی و نابەرپرسیارەتی جددیان هەیە، بەڵام لەناو ئەو فەرمانگە و سێکتەرانە کەرتی تەندروستیان وەزارەتی تەندروستی بە شێوەیەک لە مۆڕاڵ لایداوە تەنها بیر لە پارە پەیداکردن و ساغکردنەوەی دەرمان و بازرگانی تەندروستی ناشارعین. بە تایبەتی کە ئەم کارتە تا دێت لە کارتی گشتی و حکومی بەرەو ئەهلی و چاوچنۆکی زیاتر دەڕوات. پزیشکەکان سوێندی ئەخلاقی دەخۆن کە بە مۆڕاڵەوە کار بکەن و نهێنی پیشەکان بپارێزن و ڕێز لە نەخۆشەکانیان بگرن، بەڵام بەشێک لەو بەناو دکتۆرانە زۆر بێ مۆڕاڵ و ناپیشەین. چەند چیرۆکێکەیە کە چەندە مامەڵی ناپیشەی لەگەڵ نەخۆشەکانیان دەکەن کە ڕەنگە لێرەدا شوێنی باسکردنیان نەبێت. دکتۆرێکی تر لە نەخۆشخانەیەکی ئەهلی بە موچەیەکی باش کار بۆ خاوەن نەخۆشخانەکە دەکات کەچی بۆ فەحسی پشکنینەکان بە نەخۆشەکان دەڵێ ئێوارە وەرن بۆ عیادەکەی خۆم. ئەوانە بە شوێنی خۆی. ئێستا دانانی دەرمانخانە کارێکە بووەتە بازرگانیەک تەنها بڕوانامەکەی 3 ملیۆن دینار دەکات و بازرگانیەکە لەسەر حسابی خوێنی خەڵک. ئێستا بازرگانی دەرمان لە سلێمانی و هەولێر بەدەست چەند کوڕوکچێکی بەرپرسی ئەم وڵاتەوەیە. ئەم کاسبی حرامە مەگەر خۆیان بزانن چ سوود و قازانجێکی تێدایە، چ بێ مۆڕاڵیەکی لە پشتەوەیە. ماوە لە کوردستان مۆدێلی کار و سەرمایە گوزاریەکە. ئێستا مۆدێلی ئەوەیە چەند دکتۆرێک بە هاوبەشی مڵکێکی 2 ملیۆن دلاری بکڕن و 5 ملیۆن دلاری تێدا خەرج بکەن و نەخۆشخانەیەکی ئەهلی بۆ ڕاوڕوتی خەڵکی دروست بکەن. بێگومان هەموو نەخۆشخانەکان نا. باشە 5 دکتۆر دە دکتۆر چۆن دەتوانن بە 5 بۆ 10 ملیۆن دلار نەخۆشخانەیەک دروست بکەن ئەگەر لە گیرفانی نەخۆش بە ناشەرعی کۆیان نەکردبێتەوە؟ ڕەنگە بپرسی چۆن. زۆرینەی دکتۆرەکان بۆ فەحس، تێشک، دەرمان، نەشتەرگەری و سۆنەر لەگەڵ لایانی دووەم شەریکن. لە سایاچلی ئەو نەخۆشانە پێویستیان بە یەکێ لەم فەحسانە نییە، بەڵام لەبەر چاوچنۆکی و دەستکەوتنی پارە و شەریکی لەگەڵ لایانی دووەم نەخۆشی داماو دەنێرێت و ئێوارەش بەشی خۆی لە لایانی دووەم وەردەگرێت. نەخۆش هەیە تەنها لە ماوەی 3 ڕۆژدا فەحس و سۆنەری لە تاقیگەیە کردووە کەچی بۆ دکتۆری دووەم هەمان فەحس و سۆنەری بۆ دەنووسێت. بۆچی؟ تەنها لە پێناوپارەکەی. لەم کارە بێ مۆڕاڵتر لە دنیادا هەیە؟ گەر ئەم دکتۆرە لە ڕۆژێکدا 30 نەخۆش ببینێت جگە لە پاری سەردانی خۆی بزانە چەندی دەست دەکەوێت. ئەوەش نا مەوعیدی کاتژمێر 2 دەدەن بە نەخۆش، بەڵام خۆیان کاتژمێر 4 دێن. پێت ئەڵێن 3 نەخۆش لە پێشتەوەیە، بەڵام تۆ دەکەویتە کاتژمێر 6. واتە جەنابی دکتۆر هەموو مەوعیدەکانی درۆیە و خەڵک و نەخۆش وەکو مێگەل سیر دەکات و بەلایەوە گرنگ نییە تۆ کاتت چۆنە و چەندە، چونکە بەیانیان کاری نەخۆشخانەی حکومی هەیە، دواتریش چووە نەشتەرگەریەکی بە پارەیەکی چەور کردووە ئنجا دێت بۆ عیادەکەی. ڕەنگە بپرسن بڵێن ئەی سەندیکای پزیشکان و وەزارەتی تەندروستی کاری چییە؟ زۆر جوانە. مصیبەتەکە ئەوەیە ئاوەکە لەسەرەوە بۆگەنی کردووە. ئەگەر ناچپێوەرێک هەیە بۆ ئەم گرفتانە کێ لەم دکتۆری نەخۆشخانانە دەپرسێت؟ نەخۆشێک چووەتە لای دکتۆرێکی پسپۆڕی گورچیلە بە مەوعیدی کاتژمێر 2، کاتژمێر 5 سەرەی دێت. فەحس و سۆنەری 3 ڕۆژی پێشتری لێوە ناگرێت و بۆی تازە دەکاتەوە. تەنها لەبەر پارەکەی ڕۆژانە 30 بۆ 40 نەخۆش دەبینێت. بە زۆرێک لە نەخۆشەکان دەڵێن ناهێڵم تەخیر ببیت. وەرەقەیەک دەنووسێت بۆ سکرتێرەکەی کە فڵانە کەس زوو بکەرە ژوورەوە، بەڵام سکرتێرەکەی دەڵێ ئەم دکتۆرەی ئێمە ئەم نامەیە بۆ هەموو نەخۆشەکان دەنووسێت. منیش بووم بە فیلم بە دەستنامەکانیەوە. بە نەخۆشێک دەڵێ کاکە ئەوە 2 وەرەقە لە نمونەی وەرەقەکەی تۆی بۆ ناردووم. ئەم حکایەتی جەنابی دکتۆر حکایەتێکی محەممەد ڕەزا شای ئێرانم بیر دەخاتەوە کە دەچێت بۆ واشنتۆن و لەگەڵ سوورەیەی خێزانی کۆمەڵک خشڵ و دیاری گرانبەهای پێشکەش دەکەن. لە بەرامبەردا سەرۆکی ئەمریکا بۆین باغێکی تایبەت پێشکەشی شا دەکات و پێی دەڵێ ئەمە گرانترین و بەهادارترین دیارە کە هی یەکەم سەرۆکی ئەمریکایە و دەمەوێت پێشکەشی دۆستێکی ئازیزی وەک تۆی بکەم. کاتێک شا دەگەڕێتەوە تاران و مەلیکی ئوردون مەلیک حوسێن سەردانی دەکات و شا حکایەتەکە دەگەڕێتەوە و مەلیک حوسێن دەڵێ ئای لەو درۆزنە خۆ هەمان بۆین باغی بەو ناوەوە بە منیشداوە و هەردووکمانی خەڵەتاندووە. سەرۆک فێڵی لە هەردووکیان کردبوو، وەک چۆن جەنابی دکتۆر فێڵ لە زۆربەی نەخۆشەکان دەکات. تێبینی ئەم بابەتە گشتی نییە،
چونکە چەندین دکتۆری بە مۆراڵ و بە ویژدان هەن یان نەخۆشخانەی ئەهلی هەیە خزمەتی زۆری کردووە، بەڵام بەگشتی ئەم بابەتە بووەتە دیاردا.